من سەرۆکی گروپێک بووم لە کەنیسەیەک لە باشووری ئەفریقیا کە 100,000 شوێن کەوتووی هەیە. تا ئەو کاتەی خەوێکم بینی لە خەومدا گوێم لە دەنگێک بوو پێی دەوتم بە پیاوەکانت بڵێ پۆشاکی سپی بپۆشن. منیش وتم پۆشاکی موسڵمانان دەڵێیت؟ دواتر وتم هیچ نەبوو، تەنها خەوێک بوو. بەڵام دووبارە و چەند جارێکی دیکەش خەونەکەم بینیەوە، کۆتا جار دەنگەکە زۆر بەهێز بوو. پێی وتم بە پیاوەکانت بڵێ جلی سپی بپۆشن. دواتر چوون بۆ لایەن لە کەنیسەکە، وتم ئێستا دەچم پێیان دەڵێم و وایان لێ دەکەم بڕوان پێ بکەن. بەڵام نازانی چەند خوا ئاسانی کرد. سەرجەمیان موسڵمان بوونیان پەسەند کرد. کاتێک کۆبوونەوەی دووەممان کرد، سەرجەمیان بە پۆشاکی سپیەوە هاتن و ئیسلامیان پەسەند کرد. بەر لە 3 مانگ لەمەوە بەر لەو کەنیسەیەدا شایەتومانم هێنا و هەزاران کەس لە دوامەوە شایەتومانیان لەگەڵ من داوتەوە.